حتا من جل لە ناو دوکانەکەمە هەبێ بۆ مناڵی بە باوک بێ بەرامبەر 500 پارچەم دانا بۆ مناڵی بێ باوک انشاءالله خوایە کە دەمانە دەوری سەعاتکەمی تاوم پێم خۆشە ئێستا هەمووی تاوا بێ دەوری 200 پارچەی کەشم دانا هەمووشی تیشێت و هەمووشی شتی کوالیتی و ئەم 15000ەکانی بازاڕن لە بازاری کۆماری شاری کەرکووکم وا دیارە لە نێو ئەم دوکانە داشکاندنێک یا خودکارێکی خێرخوازی ئەنجام درا بۆ کەسانی کە بێسەرپەرشتن یاخود بێدایک و باوکن زیاتر لە 500 پارچە جلوبەرێک بێ بەرامبەر دەدرێت بە کەسانی بێ سەرپەرشت. من بۆ گفتوگۆی زیاتر لەگەڵ خاوەنی ئەم دوکانە قساکەم. کاک محەممەد سڵاو لێبێت. سڵاو بەخێر بێن بە خاتنی پایتەخت میدیاکەم. پێم بڵێ چی وای کردم کارە خێرخوازی ئەنجام بدەیت؟ کاک محەممەد من لە تیکتۆکی خۆمە ڕۆژی پێنجشەم ئەوەم پێ باشزانیکەوە ئەم دۆخە بێ موچەیە و زولفەکە زۆر خراپە دامنا 500 پارچەی بێ بەرامبەردانم بۆ مناڵی بێ باوک ئەو شتەشم بۆ باش زانیکەوە نزیکی هێشتا ڕۆژە موچە نییە و دۆخی خەڵکە زۆر خراپە هەستان بوو کارە خێرا هیوادارشم هەموو دوکانەکان چاوە لێمەکەن 500 پارچەم دانا بۆ مناڵی بێ باوک. ئامانجە چیە لەم کارە خێرخوازی کاک محەممەد؟ والله ئامانجەکەمان تەنها بۆ خۆی گەورەیە بۆ ڕیایی نییە یان بۆ خۆ دەرخستن نییە هەر داواکارێکی ئەوە شەکەم وەک برا بچووکێت لە هەموو دوکانداران ئەو شانشتی کە ئیمکانێتیان باشە هاوکاری خەڵکان بۆ ئێمە چای لێمەکەن. پێم بڵێت ئەو کەسانی کە بێسەرپەرشتن هاتوون لە ماوەیە چەند ڕۆژێک کە ئەم کارە خێرخوازیت ڕاگەیاندووە؟ بەڵێ من ڕۆژی پێنجشەم بوو لە ئەکاونتەکەی خۆم پۆستم کردبوو کەوار کەسێ بێ باوکە توانێت بێتە پۆشاکی شیک جلبێ بەرامبەر بە سپاس بخوا کەسانێکی زۆر هاتون گەورەیان کردم من دەستیان ماچەکەم خزمەتیانەکەم بەڵام ئەمڕۆژ ئەوم پێ باش بوو کەوا 300 پارچەی کرد کە مۆجەی بۆیە بۆ کارە زۆر دڵخۆشم بەڕاستی. تاکێم کارە خێرخوازیە بەردەوامە بێت هەتا و چێرتانە نامێنێت هەتا 500 شێدا ئەگەر خوای گەورە بۆم سەهلکە هەتا بتوانم پڕێکەمەوە هەتا لە ئیمکانەتی من لە توانێ منە بەتوان پڕێکەم بۆ مادام بۆ مناڵی ببەوکە بەڵێ نێشم داوە هەتا من جل لە ناو دوکانەکەمە هەبێ بۆ مناڵی باوک بێ بەرامبەر نێڵم کەسێک گوێجل بێ لە شاری کەرکووک تەنها مناڵی بێ باوک بێت. چ جۆرە جلێکت کرۆتە بێ بەرامبەرەکە پێ بۆ بینیانی پایتەخت میدانیشان بدەیت؟ والله کاک محەممەد ئێستا ما دەوری 500 پارچەیە مەبلەغێکی کەشم داناوە انشاءالله خوایە کە دەمانە دەوری سەعاتکەمی تاوم پێم خۆشە ئێستا هەمووی تاوا بێ دەوری 200 پارچەی کەشم داناوە هەمووشی تیشێت و هەمووشی شتی کوالیتی و ئەم 15000ەکانی بازاڕن. واتە نیەتی ئەم کارە تەنها ئەوەیە خوای گەورە لە خۆت ڕازی بکەیت؟ تەنها بۆ ڕازەمەندی خوای گەورەی و نەبۆ ڕیاییە و نەبۆ یەکەوە خەڵک نەمە باشە بێنێ منش تەنها داواکاریم ئەوە یەکەوە هەموو دوکاندارێک چاو لێمەکەیان کەسێک زروفی باشە هاوکاری خەڵک بکەوت تایبەتی مناڵی بێ باوک. بە نزیکەی چەند پارچەت کردوتە خێر یاخود بەخشیوتە تا پێست؟ لە ڕۆژی پێنجشەم و هەتا ئەمڕۆکەوە ڕۆژی شەمەیە تا ئێستا دەوری 350 380 پارچەم ڕۆژتەوە سپاس بۆ خۆی گەورە. چی پەیامێکتێک کۆتا پەیامت چی؟ کۆتا پێیام ئەوەی بەس خەڵکی چاو لێمەکەن و چاوێ لە مناڵی بێ باوک بێ کە دۆخەکە زۆر خراپە بەڕاستی. زۆر سپاس ئەوەی گوێبیستی بوون خاوەنی ئەم دوکانەیە کە فرۆشتنی جلوبەرگە ناونیشانی ئەم دوکانە دەکەوێتە شەقامی کۆماری یاخود بازاری کۆماری بەرامبەر فەرعی قۆریە هاوکات کە وەکو خۆی ڕایگەیان زیاتر لە 500 پارچە جلوبەرگی ئامادە کردووە بیبەخشێت بێ بەرامبەر بۆ کەسانی بێسەرپەرشت بە گوتەی خۆی ئەم کارە تەنها لەبەرەوەی کە خوای گەورە لە خۆی ڕازی بکات و داوا دەکات هەر کەسێک کە بێدایک و باوکە یاخود بێسەرپەرشتە بێتە دوکانەکەیەوە بێ بەرامبەر جلوبەرگی خۆی بات و خزمەتی دەکات.